ئایا ئێمە ئەوەندە خەریکی مۆبایلین، ئەوەندە خەریکی فەرمایشتی خوا بووینە؟ ناوەڵڵە. ئایا محاسبەی نەفسی خۆمان کردووە؟ باشە ئەمە چی سوودێکی بۆ من هەیە ئەگەر بۆ خوا بەسەرفی نەکەم، ئەگەر وتاری تیا بڵاو نەکەمەوە، ئەگەر قورئانی تیا بڵاو نەکەمەوە، ئەگەر بابەتی دیلی لەم مۆبایلەدا نەخوێنمەوە، چی سوودێکی ئەم مۆبایلە بۆ من هەیە؟ چاوم زەعیفەکە، مێشکم ماندوو ئەکا، هیلاکم ئەکا. ژن و مێردایەتی وەک جاران نەماوە. ژن لە شوێنێکا خەریک مۆبایلە، پیاو لە شوێن خەریک مۆبایلە، هەر ئەڵێی هیچ پەیوەندیەکیان بەیەکەوە نییە. وەڵڵای ئافرەتی وایە ئەڵێ پیاوەکەم شەو 10 دقیقە قسەم لەگەڵا ناکە. بۆچی؟ لەبەرەوە ئالوودە بوو، معتادە. خۆ بەستە نا ئەمڕۆ جاران سەرخۆشیەک هەبوو، ئالوودەیەک هەبوو کە ئەوش بە مخەدەرات بوو، بە عارەق و کە ئەمڕۆ شتی تریش پەیا بووە، حەپ و تلیاکە و شت. بەڵام ئەمڕۆ لەوە خەتەرتر پەیا بووە مۆبایلە. خەڵکی بە جۆرێک ئالوودە بووە. سوێن بەخوا ئێستا 1 هەفتە 10 ڕۆژ 15 ڕۆژ 1 مانگی خەتی ئەنتەرنێت نەمێنێ، ماڵەکان گشتی بێتە ئاگر. ئەو تەلاقە درێ، ئەو جیابێتەوە، ئەو هارەبێ، ئەو کوتەکە خوا، ئەو لێدانەخوا، ئەو سەری خەڵکەشکێنێ، ئەو لە خەڵکەدا تەواو. سوێن بەخوا چۆن ئەو کەسەی تریاکە خوا ئەڵێن کاتێکە حەزی لە تریاکە، ئەوەی کە مادە هۆشبەرەکان دەخوات، ئەڵێ کە لێی ئەبڕێتەوە تەواو. ئەڵێ لە دەرگاکەی 20 مەتر دێشی و دوور بێ، کابرا ببینێ کە بۆی هێناوە لێرە هۆشی دێتەوە. ئەڵێ بۆم هێنا، هۆشی دێتەوە. 1 هەفتە 1 مانگە مۆبایل دابخرێ، ئەو شتانە نەمێنێ، سوێن بەخوا هەزارە ژن تەلاقە درێ. ئەوە ئالوودە بووینە. بەڵام ئەمە هیچ سوودێکی بۆ قیامەتمان نییە. ئەڕۆیتە مەجلیسێکەوە هەر حسابت بۆ ناکە خاوەن ماڵ بەداخەوە، چونکە ئالوودە بووە. بۆیە ئەگەر هەروەکو چۆن تەماشای مۆبایل دەکەین، ئاوها تەماشای قورئانی پیرۆزمان بکردایە، سوێن بەخوا لە ماوەیەکی زۆر کەمدا خەتمەی قورئانمان دەکرد. تۆ ڕۆژی 5-6 ساعت 10 ساعت خەریکی قورئان بی، وەڵا بە ئیزنی خوا لە 2-3 ڕۆژە قورئانی ختمەکەی. بەڵام ئێمە ئەوە ناکەین، چونکە ئیبلیس مامۆستامانە و ڕێمان پێ نادەڵێ نەکەی قورئان نەخوێنی شێتەبی، قورئان بۆ تەعزیە، 5 دقیقە بیخوێنە تەواو بەسە. ئەمە ئیبلیسە، ئەمە نە فەرمایشتی خوایە، نە مەلایکە بە تۆی دەڵێت. بۆیە ئەگەر ئێمە پرسیار لە نەفسی خۆمان بکەین، چەندێک مۆبایلمان پێیە، ئایا چەندێکیش قورئانمان پێیە، محاسبەیەکی خۆمان بکەین، چونکە بەخوای گەورە لە یەکەم شەو ڕۆژی ناو گۆڕدا قەدری ئەو چاکانە دەزانی کە نەت کردووە. لە یەکەم شەو ڕۆژی ناو گۆڕدا سوێن بەخوا پەشیمان دەبیتەوە. ئەو مۆبایلێکە بۆتە میرات و جێماوە، ئەوە دەزانی چی زەرەر و زیانێکی بە دنیا و قیامەتی تۆ گەیاندووە. مناڵی ئەمڕۆ گشتی چاوی زەعیف بووە، 4 ساڵ 5 ساڵە عینەکی لە چاوایە، بۆ لەبەرەوە گشتی ئالوودە بۆ معتاد بووە، بە فلیم، بە مۆبایل، بە هەموو شتێک. بۆی ئینشاڵڵا بە خۆمان دابچینەوە.